هاوڵاتیان سەرقاڵی خۆ ئامادەکردنن بۆ جەژنی قوربان، بەڵام بەهۆی بەرزی پلەکانی گەرماوە بۆ ئەم جەژنی قوربانە بازاڕەکان لە شەواندا زیاتر قەرەباڵغیان پێوە دیارە. هەندێک لە هاوڵاتیان دەڵێن ئەم جەژنە بازاڕەکان جم و جۆڵان تێکەوتووە بە بەراورد لەگەڵ جەژنەکانی دیکەدا. هێندێکی تریش دەڵێن دۆخی بازاڕ هیچ گۆڕانکاری بەسەردا نەهاتووە و کەم و مژی قەیرانی دارایی و سیاسی هێشتا نەڕەویوەتەوە. هەستەکەم ئەم جژنە قەرەباڵغتن نییە لە چاو جژنەکانی ترە، بە تایبەتی ڕەمەزان، چونکە خەڵک بە ڕۆژوو زیاتر بە شەوانە هاتە دەرەوە. زیاتر لەسەرەوەی کە خەڵک یعنی معاناتێکی زۆری هەیە، ینی کێشەکەم و کوڕێکی زۆری هەیە، خەڵک هیچی دڵخۆش نییە بە مناسبەتەکان، بە تایبەتی مناسبەتی جەژنان هەرێک وەکو شتێکی سادە دەرەکەوێت، یعنی هیچ وەکو خۆشێکی جارانی پێوەی دیار نییە. یعنی خەڵک مرتاح نیە لە ژیانی خۆی، خەڵک بێتاقەتە، خەڵک تووشی چەند کێشە مەشاکیل بوو لە یعنی وڵای ئەوە دێوە خوازم ئەتر وەزعی وڵات خۆش بێت و جەژنان تایبەتە و کارەکە وێ عام بێ کۆکۆ بێتەوە جەژنێکی خۆشە و هەمووی دڵی خۆشە و بەڕای من زۆر نییە پێوی دیاری بۆ بەس کە جەژنێتە پێشەوە هەمووی بیری ئەو شتانەی نامێنێ. دوکاندارەکان دەڵێن لە جەژندا هیچ گۆڕانکاریەک لە نرخدا ناکەن، بەڵام لەگەڵ ئەوەشدا هێشتا بازار سستە. هەندێکیان دەڵێن خەڵکی لە خەرجکردنی پارەکانیان ترسیان هەیە و باوەڕیان بە دۆخی سیاسی نییە. من وا هەستەکەمە و دوکانارە لە ئێستا خەڵک پارەی پێیە بەڕاستی، چونکە بە حکمیەوەی نازانێ سام بدەیە تۆزێ بازار ئەم دووسێ ڕۆژە فەرقی کردووە لە چاو پێشووترا، لە چاو ساڵانی ترا تۆزێ باشترا ئێستا. حیش نییە سفرە ناوەڵا نایکرد نیو سعزیەوە لێرەدا چون کەس هەر پرسیاریشی لێ نەکرد. پرسیارەکەن وڵا پرسیارەکەڵێ بەوە نێوی ترە ڕوو وڵای خەڵکەکە ترسیە ناوێرە پارە خەشکە ئەترسێ موازە خرابێت و پارەی پێ نەمێنێ و ئەم شتانێ. لە جەژندا هاوڵاتیان ئەوەی پێداگری لێ دەکەنەوە یەکڕیزی لایەنە سیاسیەکان و هەوڵدانە بۆ باشکردنی ژیانی خەڵکی و باشکردنی دۆخی سیاسی و ئابووری. بۆ ئەم جەژنی قوربانش هیوای ئەوە دەخوازن درێژە بە برسیکردنی هاوڵاتیان نەدرێ و لە ژێر هیچ پاساوێکدا موچە و قوتی خەڵک نەبڕدرێت.